تۆپۆلۆژیا ڕای تۆپۆلۆژی بە شێوەی بازنەیە باش نییە کەواتە زانیاریەکان لە کۆمپیوتەری یەکەمەتوانین شێوازەشی کەمان هەیە کە بۆ نمونە چەند کۆمپیوتەرێک بەو ڕاوتەرە ناوەندی وێزەرەوە ڕەت دەبێتن دەتوانی کە زانیاریەکان بەشداری ئەم کۆرسەم کردووە بۆ ئەوەی بتوانین پیشەیەکی نوێ فێر بم و کۆرسەکەش بریتیە لە سێ بابەتی جیاواز کە تێیدا باس لە بەستنی کامێرای چاودێری و نێتوۆرک و پۆینت تو پۆینت ئەکا ئەم کۆرسە لە 46 ڕۆژ پێک هاتووە دوای ئەوەی کە کۆرسەکەمان بە کۆتا هێنا ئینشاءڵڵا بتوانم بکەومە سەرپێی خۆم و ئەو ئیشەی کە هەڵبژاردووە کاری لەسەر بکەم لە داهاتوو بتوانم خزمەتێکی نیشتیمانی پێ بکەم. هیچ کەسێک زانیاری کەسی تر نبینی چه ئایپیەکت داوا کرد دەتوانێت ئەو ئایپی لە هەموو ئایپیەکانی کۆمپیوتەرەکە هەموو لەم خوڵەدا 12 بەشدار بوومان وەرگرتیا و خوڵەکانیش زیاتر بەشداربووەکان بەشێکیان خەریجن کە بە سێ بەشمان تەوزیع کردوونە بەشێکیان ئامادەیەکانن بەشێکیان خەریج زانکۆیەکان بەشێکیان بڕوانامەی سەرەتاییان هەیە کە وەرمانگرتوون هەمویان بێکارن کە لە دوا ڕۆژ دەتوانن ببن بە خاوەن پیشەی تایبەتی خۆی لە بواری تەکنۆلۆژیای زانیاریەکان کە یەکیش لەوانەش بەستنی سیستەمی کامێرای چاودێریەکەوە ئێستا لە بازار باوە ئەم پیشانە بە شێوازەشی زوار هەموو تەلەڤیزۆنەکان یەک نۆنیە ئایپی دانانەکەمان گوتمان لەسەر لە وایرلێسی داخلەکەی لە یانەوە بە کێبڵ یان ئێمە بە خۆشحاڵیەوە یعنی کە ئێمە ئێستا لە دەربەندی ڕانیەی بە خۆشحاڵیەوە دێڵم کە دەچینەوە بۆ ئەودی بۆ لای بەرامبەر سەنگەسەر و هەڵمەتێکی پاکردنەوەمان هەیە لەگەڵ گروپی شاخەوانی ڕانیە وەکو فەرمانگە بە هاوبەشی ئەم کارە دەکەین ئەوەندەی کە کارەکەشمان گەیاندنی پەیامێکی هۆشیاریە ئەوە نییە بۆ ئەوی کە من بێم شوێنەکە پاکەمەوە من تەنها بە برادرانیش بە گروپەکەش بە یەک بەیەکی بەڕێزیانم وتومە ئەمە گەیاندنی پەیامێکە کە ئەمە نابێ فڕێ بدرێت. ئێمەش وەکو خۆبەخشێک و کەسێکی ئاسایی کە هەستمان بە پرسیارەتی کردو سەبارەت بە ژینگەی ناوچەکەمان بۆ پاکڕاگررتنی بەشداریمان کردووە. هیوادارم ئەم هەڵمەتی پاکردنەوەیە بەردەوام بێت و بتوانین ببێت بە هۆکاری هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و بەتایبەت ئەو گەشتیارە بەڕێزانەی کە دێن بۆ ناوچەکەمان بەمبەستی سەردانیکردن و بینینی چێژ لە دەڤەرەکە. Oshkosh, Wisconsin. This is my boyfriend Alex, his son Benjamin, Kamora, and Donovan, and we're just enjoying a day at the park with adventures at the zoo and soon to head off to the beach. I live here in Oshkosh, and with COVID-19, usually I just wear a mask when I go into a store or when I'm in public. Like I could wear a mask right now, but right now I'm just not many people are wearing it. But when I go like in the store, I wear it, and it's pretty safe. I haven't gotten sick, so the point of the enforcement of the law to wear the mask is pretty important. But at the same time, some people just choose not to wear it. As again, I can say I just wear it when I go in the store, gas stations. When I'm out swimming, I usually don't wear it.